ئێوە ئەزانن لەم وڵاتی ئێمەیە چەند ماڵی تێکەچێت؟ ها بەس لەم بەردە محکەمەکانە ڕاوەستا ڕۆژ نییە 10 ماڵی تێک نەچێت، بۆ بەیانی وەرەوە 20 ماڵی تر لی تێکەچێت. ئێستا حالیان هەیە ژنەکەی تۆراوە، حالیان هەیە پیاوەکەی دەرکردووە. باشە پیاوەکەی دەرکردووە، مناڵی لای پیاوە مناڵی لای ژنە. ئێستا هەیە خۆی حازر کردو بەیانی بڕوا بۆ محکەمە، خۆی حازر کردو بڕوا بۆ لای فلانە مامۆستا تەلاقەکەی لێ وەرگێت، جێیان کاتەوە لە یەکتری. ئەوە ئەزانی چی دروستیەکات؟ ئەوە دروستیەکە کە تۆ لەسەر ئەساسی ئەو ئیسلامەتیە ژنت نەگەناوە، لەسەر ئەساسی ئەو ئیسلامەتیە شوت بە کوڕێک نەکردووە. هەموو شتەکان بۆتە جوانی و مزەخفەرات و شتی چۆن بڵێ یعنی ئەو زینانی کە ئیمڕۆ هەیە، ئەو مۆدێلاتانی ئیمڕۆ هەیە. کاکە وەڵا خۆزگە بە خانوویەکی قوڕ چرایەکی ڕەشکە، بەڵام دڵێکی ئارام، ماڵێ پڕ لە خۆشەویستی، بڕۆ ئەو هەموو کۆشکە پڕێتی لە ناسۆر و لە گریان. خەڵک ناڕەحەتە، هەمووشی ئەوەی خەڵک دوای مۆدێلات کەوتووە. بڕۆن هەر تەجمیلاتکەن، هەر لشتانی لێ قوتکەنەوە، هەر سمتانی لێ خڕکەن، حەج سمتان بۆ خەڵک دەرخەن، بزانە کێ لێیە قەومێت. ئەو پشیپشیانی کە بۆت ئەکرێ لە سۆشیال میدیا و لە بازار و لەم لاولا بەخوا خانمێکی جوانی، بەخوا نازداری و بەخوا بەستۆ بوو، ئەوانە ئەو دانە بۆ ڕۆکە، حتا ئەوەی بە تەلاق دانەدا دوایی 2 ڕۆژتر خۆ ئیشی بە تۆ نییە بتکاتە خێزانی خۆی. تۆی بۆ چییە؟ وەڵا تۆی بە تەنەکەی ناوێت، تەنەکەی کە بە خۆڵی تێکەی، باشە تۆی بەوە ناوێت، بۆیە واردیەکات تەلاق وەرگری تا 2 ڕۆژەوەی زینات لەگەڵا بکات، بتخاتە پێشی دۆجەکەیەوە و بیئەمەکەیەوە گڕتدا و 2 ڕۆژە لەگەڵ یا مەشروب بخۆیت و دەستی گەرمەوەکەیت. هەر بۆ ئەوەیە، خۆ بۆ ئەوە نییە 2 ڕۆژتر ئیشەڵا ژیانێکی فەراهەم و ژیانێکی شاهانە بۆ تۆ بڕەخسێنێت. قەت شتی وانیە. بڕۆ کشی ئێستا لاسایی کشە مۆدێلەکانەکەنەوە، حتا لاسایی کشە مۆدێلەکان کەنەوە حاڵتان لە ئێستا باشتر نابێت. بڕۆ ئەو کچە مۆدێلانەی کە نەخاوەنیان هەیە، نەکەسیان هەیە و سەپۆرتیش ئەکرێن، باشە ئاوا بە یەک چقەنە جی کلاسەکان ئەکەنە ژێری. هەر لە ڕۆژی لە دایکبوونیان شتی وای بۆ دێ وەڵڵاهی حەد بە خەون و خەیاڵە فلیمی شانت بینیوە. ئێ تۆ بڕۆ لاسایی ئەو کەرەوە هەر ناگەی بە ئەوەش مەرحەلەیە کاکە، یا مەرحەلەیە، ئەمە مەرحەلەی 1 2 3 4 ئەنجا حتا ئەبی بە کچە مۆدێل کورە پێڵاوەکەی پێی پیاوەکەت لە 100 نامەد شەریفترە کە تۆ لە خشتە ئەبەن و 2 ڕۆژتر زینات دەگەڵاکەن. خزمەتی پیاوی خۆتان کەن، خزمەتی هاوسەرەکانی خۆتان کەن، ڕەحمتان بە یەکتریە هەبێت، بڕۆن بۆ خوا خۆتان یەکلا بکەنەوە، ئەو حرامانە لە ماڵتان دەرکەنە دەرەوە. با بەچی ئیسفادە لەو هەموو فلیمە کردووە؟ ئەم هەموو ئەڵقەیە تۆ یعنی تەواو بەس یعنی 300 حەڵقە 400 حەڵقە یعنی تەواو بێزار نەبوویت؟ با بەو حەڵقانە فێری ئافرەتیان فێری خیانەت کرد، پیاویان فێری شەڕواڵ پیسی و دایان پیسی کرد، مجتەمەعیان تێکدا، مناڵیان فێری لیواتە و 1000 دەردی ناشرین کرد. ئەین چی کورە گوناحی ئینسان شتێ سوودی نەبێ لە ماڵەوە شەقێکی تێ هەڵنەدەی. تۆ شروع بێ کەیهێنیتەوە بۆ قوڕ بتەی خۆی ئیسفادەی نەبێ 2 ڕۆژ 3 ڕۆژی تر جارێکی تر نایکڕیتەوە، جارێتر لە هەر سەیدە لێکا بیبینی ئەڵێ کاکە ئەوەم ناوێت، 100 دکتۆر بۆت بنووسی ئەڵێی نامەوێت، ئیسفادەم لێی نەکردووە. حەبێکی سەریێشە کە ئازاری سەرت نەشکێنێت جارێکی تر لەو ماڵەیە نایەڵی بێت. دەبەسە ئەم هەموو شتە تافه و هیچە لە ماڵەکەی تۆیان لێ درێت، چەند ساڵە دووبارە ئەکرێتەوە، تەنیە نەبووی. کاکە هەر بیکەرە بزانە کشەکەت بۆ تەلاق دراوە، بیکەرە بزانم ژنەکەت بۆ تۆراوە،